ئێمە ینی بچنە سەرپرسی ئاشتی بڵێ توونەڵێن ینی کاتێک کە شەڕ و پێکدادانێکە بێ یاخۆت لە هەر بارودۆخێکی سیاسیدا تێکەڵژانێک ئەبێ بەرامبەر بە یەکتری بەڵام هیچ کاتێک ئەگە سیرکەین لەو دۆخانەدا ناگەینە ئامانجێک یان نەتیجەیەکەوە دڵخۆشکەر بێ یاخۆت بگاتە ئامانجێکی ئەو ئامانجی کە لە پێناویدا مەسەلەن هەوڵی بۆ ئەدەی ئەوەندەی بە ئاشتی ئەگەیتە ئەو ئامانجەواتە تۆ ئەگەر بتوێ بگەی بە ئامانجێ زیاتر هەڵدەی لە ڕووی ئاشتیەوە بگەی بە ئامانجەکە باشتر ئەبێت و دەستکەوتەکەی زیاتر ئەبێ بێگومان هەر قاعیدەیەکی خۆی هەیە ئەڵێ بتوێت دەستکەوتێکی زۆربەنی بە کەمترین زیان باش زۆرترین دەستکەوت ئەمە قاعیدەیەکە ینی لە هەموو ینی بابەتەکانی ژیانە نەک لە ناو جەنگ و پێکدادانەکانە هەر لە ژیانی ئاسایی خۆمان ئەڵێ کەمترین ماندووبوون زیاترین دەستکەوت کەمترین قوربانی زیاترین دەستکەوت بۆی هەمیشە ئەبینین ینی کەسە مەزنەکان هەنگاوی ئاشتیانە ئەنێن هەر لە هیری خۆمانە لە ژیانی خۆمانە کە کاتێک ئەوەی دەستی لێبوردەی درێژ ئەکا ئەو زیاتر بەمەزنی تەماشا ئەکرێ لە ناو خەبات و تێکۆژانی کووردا بێگومان ئەگە بڕۆینە سەر ئەو بابەتە هیچ کاتێک کورد لە مێژووی خەبات و تێکۆشانیدا هیچ کاتێ نەدەستی بردو بۆ چەک بە حەز و ئارەزوی خۆی نە عشق بە چەکیشە نە عشق بە شەڕیشە ئەوەی کە سەپاندوێتی بەسەر ئەو هێز و دەسەڵاتە داگیرکارانەیەکەوە ئەوێ شوناسی داگیرکە ئەوێ کللتوری داگیرکە ئەوێ ینی کۆمەڵێک سیاسەتی قڕکردن و ناوبرنی بەرامبەری ئەنجام داوە کۆتا خاڵ کە گەیشتووە پێی کە ناچار بە کورد دەستی بۆ بەرێ ئەو کاتە دەستی بردو بۆ چەک ئەگە ئێمە سەیری هەر چوار بەشی کوردستان کەین کە دابش بۆ بەسەر چوار دەوڵەت نەتەوەیە هەمیشە بە ئاشتیانە هەوڵیان داوە شوناسی خۆیان زمانی خۆیان کللتوری خۆیان بپارێزن وەکو نەتەوەیەک مافی خۆیان لەسەر خاکی خۆیان بپارێزن بەڵام کە کاتێک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئاشتیەوە نەیانتوانی و بەدەستی من مەجبور پەنایان بردووە بۆ بەرچەک ینی ئەگەر ئێستا ئێمەش نەم پرۆسی ئاشتیە سیرکەین کە ئێستا پرۆسەیەکی ئاشتی گرنگ لە ئارادایەکە هەموو چاوی جیهانی لەسرە کە بەدەست پێشخەری و بەشنگایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە ئەبینین کە ئەگە بگەڕێنەوە سەر خەبات و تێکۆشانی ئەو بەشێکە لە کوردستانە باکووری کوردستان بۆ سەرەتا ئەو تەفگەرەیکەوە لەسەر دەستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری گەلی کورد دامەزرا یەکەم جار هەنگاوەکەی بە هەنگاوێکی سیاسینا بەڵام بەرامبەر دەوڵەتی فاشستی تورکیا بە چی شێوازە جوابیدایەوە هەر ئەم جاریان کە خۆیان لە دوای پرۆسەی بەراسیمی سوتاندنی چەک و لە ناوبردننی چەکەکان لێدوانێکی ئەردوغان دانی بە واقعانە کە ئەوان چۆن بوونە بەرامبەر بە کورد چۆن نکۆڵیان لە کورد کردو چۆن نیان هێشتووە بە ڕێگەی سیاسی مافەکانی خۆیان بەدەست بێنن و بە ناچاری دەست براوە بۆ ئەم چەکە بۆیە لێرەدا کورد ناچار دەستی بربۆچەک و بە درێژایی 41 ساڵی خەباتی چەکداری چووکم ئەو تەفگەرە کە ئەمڕۆ پێشەوایەتی و لە ناو پرۆسەی ئاشتیدایە و ئەوێ پرۆسی هەنگاو بە هەنگاو چۆتە ینی بەرەو پیری ئەو پرۆسەیە چووە لە ماوەی 50 ساڵەی خەباتی سیاسی و چەکداریشیدا چووکم ئەم بزوتنەوەیە جیاواز لە بزوتنەوە کلاسیکیەکانە ئەیبینی هەم سیاسی کار ئەکا و هەم چەکداریش کار ئەکا لە ماوەی 50 ساڵی خەباتی سیاسی 22 ساڵی خەباتی چەکداری پێش ئەم قۆناغی کە ئێستا باس لە پرسی ئاشتنی قۆناغی پێشترش هەبووە کە زۆر هەنگاویان ناو کە پرۆسی ئاشت بە پرۆسی ئاشتی پرسی کورد چارەسەر بکرێ بەڵام هەمیشە ڕێگەکانی ئاشتی بۆ ینی خەباتی ئاشتی یاخۆت هەنگاوەکان بەرەو پرۆسی ئاشتی دژوارتر بوونە بۆیە هەمیشە ئەوانی کە ناحەزن ئەوانی کە شەڕانگێزن ئەوانی کەوە لە پرسی ئاشتیدا زەرمەند ئەبن هەمیشە بوونەتە بربەست بەرامبەر بە ئەمانە و ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو قۆناغێکەوە ئێستا تێداینەوە پێشتریش بگەڕێنەوە پێشتریش پرۆسێکی ئاشتی هاتە پێشەوە بەڵام یعنی بیری ئەوەکەوە چەکی تر بەکار نەیە بە شێوازێکی ئاشتیانە پرۆسەکە بڕوا بەڕێوە و مافەکانی خۆیان بەدەست بێن و وەچەکەکان بێدەنگ بکەن بەڵام ئەتوانین بڵێن ئەو قۆناغا
بابەتەکەی تێر ناکرد بۆیە ئەمڕۆ سەگەشتونەتە ئەم قۆناغا و ئەگەڕێنەوە بۆ ئەو خاڵەشی کە بۆچی ئەم بزوتنەوە چەکداریە دامەزران ناڵێن بزوتنەوە سیاسەکەی بەڵکو بزوتنەوە چەکدارێکی دامەزرا و پەنابردنی بۆ چەک و بەو ڕێگەیە داوای مافی خۆی بکە دەبەر ئەوەی ئێمە ئەگەڕێنەوە کە لەو بەشەی کوردستان ڕاستە کوردستانی خۆمان کە دابش کراوەتە سەر 4 پارچەی دەوڵەت نەتەوە بەڵام بەڕاستی ئێمە نابێ ئەوە لە بەرچاو نەگرین کە بەش تا بەشی جیاوازتر بوو لەو بەشی کە ئەو بزوتنەوەی سەری هەڵدا بەڕاستی نکۆڵیەکی زۆر تون بەرامبەر بە گەلی کورد ئەکرا یعنی لە هەموو ڕوویەکەوە کولتوری زمانی شوناسی نەتەوەی تەنانەت لە هەر شوێنێک سەر هەڵدای بە جنوسایدێکی زۆر درڕندانە بەرامبەری ئەوەستانەوە بۆیە لەو کاتەدا کە ئەم بزوتنەوە سەری هەڵدا کە سەرەتای سەر هەڵدانشی هیچ کەسێ باوەڕی پێ ناکرد یعنی زۆر جا کە ئێمە ئەخوێنینەوە ئەبیستین کە ئەکەوێتە بەرگوێمان کە زۆر جا کە ئەم بزوتنەوەی بە ڕێبەرایەتێکەوە کە دەستی دا بە و خەباتی تێکۆشانە وەک ئەوەی بە پیان ئەوت کە تۆ چۆن داریک کە وشک بووە تۆ زیندوو ئەەکەیتەوە یا مردووە چۆن زیندوو ئەگرێتەوە بەڵام بە بڕوابوون بەخۆبوون وەک چۆن ئێستا بڕوایان بە لە بڕوابوون بەخۆبوونەوە بۆیە بڕوایان بەم ئاشتیەش هەیە هەر ئەو کاتەش ئەو پڕی بڕوابوون بە خۆیانەوە و بە لێبوردنی لە خۆیانەوە دەستیان کرد بەو خەبات و تێکۆشانەوە ئەم ڕۆژ گەیشتونەتە ئەوەی کەوە بەڕاستی قۆناغەکە بەگشتی وای لێ هاتووە لە هەموو جیهاندا هەستەکەی کە شەڕی هیچکەیتر نادگەنێتە ئەو ئامانجی کە ئەتەبێ پێ بگەی و تا ڕادەیەکش ئەتوانم بڵێم ئەو شەڕەشی کە کراوە ئێستا گەیشتووەتە ئەو قۆناغی سەرەتا کە بتەوێ بناغێ دروستکەی هەنگاو بۆ هەر بابەتێ بنێ ئەبێ سەرتا بناغەکەی دروستکەی و پێم شم وایە ئێستا لەم قۆناغەدا و هەموو ئەوەی کە ئێستا لە ناو پرسی ئاشنیەوە ڕێبەر ئۆجەلان ئاماژەی بەوە داوەکەوە ئێستا بناغەکەمان دامەزراندووە ئیتر لەمەوە دووە ئەبێت دەستکەین بە قۆناغێکی تر یعنی ئەگەر لە پێشترا لەبار نەبوو بێ ئێستا گەیشتوونە بەو ئامانجێک کە لە پێناوی دروست بووینە بۆیە ئێستا پێویستە کە ئێمە بەرەو ئاشیانە پرسەکەی خۆمان چارەسەرکەین بێگومانش ئەمەش هەمیشە ئەبینی کە لە شەڕ و جەنگەکانە هەرچی جوانەکانی سروشت ژیان هەیە هەمووی تێکەچێ ئیتر بەڕاستی عنی مرۆڤایەتی ماندوو بووە ئەگەر شتێک بە ئاشتی بەدەست بێ قازانجەکەی زیاترە و جوانتریشە و سودمەندە بۆ تەواوی عنی مرۆڤایەتی و ژینگە بۆیە کە ئێستا ئەبینین گەلی کورد هەنگاو بە هەنگاو بەرەو ئەو پرسە ڕۆیشتووە و تا ئێستاش ئەوەی کە نراوە ئەو هەنگاوانی راوە زیاتر لەلایەن گەلی کوردەوە نراوە و پێشم وایە لە دوای مەراسیمی سوتاندنی چەکەکان کە پەیامێکی زۆر گەورەیە ینی نەک تەنها ئەمە پامێک بڵامەکەی ئەوە بوو کە بۆ دەنگەوە هاتنی پامەکەی ڕێبەر ئۆجەلان کە لە 25 شوباتە دەستی پێکردووە لە پامی دومیشی جەختی کردەوە لەسەر ئەوە لە پامێکەمە بزنەوەی دەفگەری ئازادیکەوە کۆنگری خۆی بەس کۆنگری دوانزەمینی خۆی بەس لە حتا کە ئەگەر ئینسان کە زۆر جوان متابعی بابەتەکانی کردبێ لە سۆزداینی ئەو تەفگەرە کە لە دوای کۆنگرەکەەوە کە کۆتا قۆناغەکەی کە سۆزداینی خۆی بوو کە لێ بکۆڵیتەوە و تا ئەم قۆناغی دوانیشیان کەوە هەنگاوی بەرەو ئەو مەراسیمی سومبلی کە ئەنجامی دا وەک نیازپاکیەکە کاردانەوەیکی زۆر و لە کۆی یعنی هەر چوار بەشی کوردستان لەسەری هەبوو و هەڵوێستی جیا هەبوو لەسەری بۆ هەموو جیهانی سەلمان کە ئەم تەفگەرەی کەوا لە سەرەتای قۆناغی دروستبوونەوە تا ئەمڕۆکە بەرامبەر بە هەموو ئەو تەنگا ینی ئەو بربەسانی کە بەرامبەری دروست ئەکرا بۆ لە ناوبردننی ئەو ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو پێشوون ڕۆژ بە ڕۆژ زیاتر ینی ئەهاتەوە مەدان بە هێزێکی گەورەترەوە هاتە مەدان و ئێمە ئەومان لەبیر نەچێ کە کاتێک کە تۆ باسی پرۆسی ئاشتی ئەەکەی ینی ئەمە لە جیهانە کە سیرەکەین ڕاستە لە ڕووی وڵاتە زلهێزەکان و ڕووی ئەو دەوڵەتەی کەوە یعنی گەورەترین دەوڵەتی شۆفێنیە ئەو بزوتنەوە بە تیرۆدەرس ئەدرا لە قەڵم ینی تۆ سەریکە لە ئەمە بۆ یەکەم جارە کە تۆ دابنیشی بەرامبەر بگروپێکی کە خۆت ناو گروپی تیرۆریستی بەڵام لەگەڵیا باسی ئاشتی ئەەکەی باسی ئاشتی ئەەکەی سەرباری ئەوەش ئەوەی کە هەنگاوەکان ئەنا ئەو گروپەیە کە تۆ ناو گروپێکی تیرۆریستی بەڵام ئەمە حقیقەتێکە ناتوانڕێت نکۆڵی لێ بکرێەوە ئەمڕۆ جیهانیش ینی تێڕوانینی خۆی بەرامبەر بەو حرەکەتە بەرامبەر بەو بزوتنەوە بەرامبەر بەڕێبەرەکەی جیاوازە کە بینی بزوتنەوەیە کە وڵاتانی زلهێز و هەژمنگەرا و دەوڵەتی تورکیا کە
ئەم بزوتنەوەیان کرد بۆ لیستی تیرۆرۆ بینیان کە ئەم بزوتنەوەیان ئەم چەکدارانی ئەم بزوتنەوەیە بەرامبەر بە گەورەترین گروپی تیرۆریستی کە داعش بوو وەستانەوە ناوچەکەیان لێپاراست و ئەمە خاڵێکی تریش ئەمڕۆ ئەبینین لە پرۆسەی ئاشتیدا بە هەموو قۆناغەکانیەوە لە سەرەتای ئەم پرۆس هێنانەدینی ئەو پرۆسەوە کە ئەبینین هەر ئەم بزوتنەوەیە خۆی و ڕێبەرەکەشی هەنگاو بە هەنگاو بەرەو ئاشتی هاتن ولا بینیمان لە هەر لە مەراسیمەکەدایە تابلۆیەکی پڕ لە پێناسە پڕ لە پەیام بۆ جیهانی گەیاند ینی من کە خۆم لەوێ نەبووم بەڵام لە ڕێی ڕاگەاندنەکان و متابعەم کرد هەر لە هەڵبژاردننی شوێنەکە و هەر لە هاتنە خوارەوەی گەریلا و ئاماژەکردن بە چەکەکانیان وەک لە کاتی وەستانە و لە کاتی هاتنە خواران کە بە پێشەنگایەتێکی ژن و لە دانانی چەکەکانیان و لە هەڵبژاردننی ئەو ئامرازەی کە چەکەکانی پێ لە ناو ئەدەن و هەڵبژاردننی دەستەواژەی لە ناوبردننی چەکەکان ینی ناڵێت چەک بە تەنها پەیوەندی بە خۆیانەوە بێ هەموو ئەمانە پەیام بوو بۆ جیهانی گەیان ینی تەنها بۆ نەتەوەکیانەوە چۆن ئەڵێن پرسی ئاشتی پەیوەندی تەنها بە چواربەشی کوردستان نیە بەڵکو ئەمڕۆ ئەتوانم بڵێن پرسی ئاشتی پەیوەندی بە ناوچەکەشەوە هەیە و ئەم مراسیمی سومبلیەی کەوا لە نێازپاکی ئەنجامدرا دووبارە پەیامێک بوو بۆ هەموو ناوچەکە و پەیامێ بوو بەڕاستی بۆ تەواوی ئەو وڵاتانی کەوا ئەمڕۆ چەک بۆ تەباڵا دەست لەلایەن و هەر خۆشیان بوونەتە دروستکردی ئەمرازی دروستکردنی چەک و کە جیهانیان بەڕاستی ماندوو کردووە یعنی لە هەموو پرسەکانە ژن یەکەمە یعنی ئەگەر بێت و لەو وەزعانی کەوا شەڕ و جەنگ و جینۆسای دەکرێت ژنان قوربانی یەکەمە بن لە هەمان کاتدایە لە پرسە ئاشتەکانیشە ژنان زیاتر دەست پێشخەری ئەبن بۆچی لەبەرەوەی ئەوان ئەزانن نەتیجەی ئەم قوربانیە چییە ینی ئەگە جەنگێک بێ ئەوان ئەزانن کە خۆیان قوربانی یەکەمە بن بۆیە هەمیشە ژنان هەر بە درێژایی مێژووە هەمیشە هەنگامیان بۆ ئاشیناوە هەر لە ناو خێزانی خۆیانە هەمیشە ویستیان پرسەکان بە ئاشتی بە پەروەردەیەکی جوان بێنە کایەوە یعنی تێگەیشتن لە نێوان ئەندامەکانی خێزانە دروست بکەن بێگومان ئەمڕۆژ ئەبینین لە ناو ئەم تەفگەرەدا پێناسی ژن بەڕاستی پێناسی حقیقەتی ژنی پیشاندە ینی ئەم تەفگەرە کە ئەڵێ لەسەر بنەمای هاوسەنگی ڕەگەزی ژینگە پارێزی کللتوری ئەخلاقی دامەزراوە تەنها ئەمە وتە نییە وەکو بڵێن هەر بزنەوەیەکی تر ئەوانەی ڕۆتە سیاسەکانی ترکە هەمیشە وەکو عقلێتی کلاسیکی تەنها لە ناو دروشمەکانە کە دروشمێکی سەر کاغزە بەڵام لە ڕووی کردداریەوە نایبینین بەو شێوازە بەڵام بزنەوەی تەفگەری ئازادی بەڕاستی بینیمان ئەوەی کە ئەیڵێ بە کردار ئەیبەخشەوە ئەو پێشەنگایەتیەشی کە لە گەورەترین پرۆسەخر ئەبێ ئەمە مەزنترین پرۆسەی ناوبەرین ئەم پرۆسی کە سومبلی سوتاندن و لە ناوبردننی چەکەکان و هەنگاوێکی نیازپاکی بۆ ئاشتی گەورەترین پرۆسەیە ینی ئەبێ ینی مێژوود نووسیەوە بینیمان کە ژنیە پێشەنگایەتی ئەکە بەڕێی من ئەڵێم وای کرد سەر شانی ئێمە ژنان زۆر قورس بێ بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە لە هەر چوار بەشی کوردستان و لە باشووریشە بە تایبەتی لەبەرەوەی بڵێتونەڵێ ئێمە بەشی باکوور و بەشی باشوور ئەمڕۆ لە بەرامبەر ئەم پرسەدا زۆر ئەرکمان قورسرە بێ بۆچی لەبەر ئەوەی بڵێتونەڵێ ئەو پرۆسەیە بوونی قەندیل لە ناو بەشی باشووری کوردستانە کەوای کردو هەمیشە بێتە هۆکارێکی ئەوەی کەوا تورکیا دەوڵەتی داگیرکەری تورکیا هەمیشە ئەو بیانۆ دێنێتەوە بۆ ئەوەی کەوا حەق بەخۆی بدە باشووری کوردستان داگیرکە هەرچەند ئێمە ئەزانین لە پشتی ئەو داگیرکاریەوە نیازێکی تر هەیە بەڵام ئەمە هۆکارێکە بۆیە ئەمڕۆ کە باسی ئاشتی دێ تەواو ینی تر هیچ بیانوێکت نەما بۆ داگیرکاری بۆیە لێرەدا بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە ئەرکی سەرشانی هەر هەمومانە بەڵام بۆچی ئێمە هەمیشە جەختەکەینە سەر ئەوەی کە ژنان ئەبێ ئەو ئەرکە زیاتر لە سەرشانیانکە چکم هەمیشە من وتومە لە هەموو ینی لێدوانێک ما و لە هەموو کاتێکە لە هەموو نووسینێک ماوتومە هەمیشە هەر هەنگاوێک ژن دەستی پێ بدە سەرکەوتنی بەدوادێ
يعني أما واقعة ناتواني بڵین کۆڵی لێ بکەی و بۆ چوونی منیش ئەمڕۆ بەڕاستی لەسەر شانی ئێمە ژنان لە باشووری کوردستان کە بەڕاستی ئەتوانین تا ڕادەی جوڵێکی باشمان هەیە ئەتوانی ئەو ئیرادە و توانە و دەرفەتانی کە هەمانە پێکەوە بە یەک ڕیزی بە یەک دەنگی بە هەموو بیر و باوەڕە جیاوازەکان چووکەم بەڕاستی پرسی ئاشتی هەمومان سوودمەند دەبین تێدا ئەرکی سەر شانمانەکە بەڕاستی فشارێ وا دروستکەین هەنگاوی وا دروستکەین بە هەر شێوازێک بێ بتوانین ئەم پرۆسەی بەرەو سەرکەوتن بێت ئەمڕۆ لە کۆی ناوچەکەدا کە بەرەو قۆناغێکی گۆڕانکاری ئەڕوا بێگومان ئەم قۆڕانغی گۆڕانکاریش بە پێشەنگایەتی ئەمریکایە بە دەرەجە یەک لەگەڵ وڵاتانی ترە و ئەم پرۆسێش ینی لەژێر چاودێری ئەوانی شابووە پێم وایە ئیتر ئەکی سەرشانی ئەوانیشەکە فشار بخەنە سەر دەوڵەتی تورکیا کە بەڕاستی ئەم پرۆسەیە بگاتە ئەنجامی خۆی و لە ناو دەوڵەتی تورکیاشە بە چ وەکو گەلی تورکیا ئەوانەی کەوا ئەگە ڕۆژە لە ڕۆژان بیریان ینی باوەڕیان بە ئاشتی هەبێ باوەڕیان بەوە هەبێ کەوا ئەم شەڕ و جەنگانە بەڕاستی چۆن بڵێ ماندوو خەڵکی ماندوو کردووە هەرچەند بۆ کۆمەڵگەی تورکیا تۆزێ قورسە لەبەرەوەی وڵاتێک 100 ساڵە لەسەر عەقڵیەت و بیر و باوەڕی شۆفێنی گەلەکەی پەروەردە ئەکا کە تەنها گەلی تورکیا لە تورکیا ئەژی یەک زمان و یەک ئاڵە و بە دەستوریش ئەمەی سەپاندووە تۆزێ ینی نەڵێم تۆزێ تا ڕادێکی زۆریش بڵێن زەحمەتە بەڵام ئەوەی ئێستا لەسەر دەوڵەتی تورکایە بەڕاستی وەک ئاماژەی پێدرا ئەوەی لەسەر کورد بوو هەمووی ئەنجامدا ئەمڕۆ تۆپەکە لە ساحەی دەوڵەتی تورکایە و تورکیاش بەڕاستی وەکو لە پەیامەکەی ئەردۆغاندا هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی مرۆییە زەرمەند بووە لە ماوەی ئەم 41 ساڵەی شەڕ و پێکدادان لە بینی گەریلا و هێزی تورکیا و قۆناغەکەش وەک ئاماژەم پێدا بەرە و گۆڕانکاری ئەڕوا تورکیا بەدەر نییە لەو گۆڕانکاریە چەندە بۆ کورد بە سوودە ئەم ئاشتی ئەوەندەش بۆ تورکیا بە سوودە و پێشم وایە ئەگەر بێت و ئەم پرۆسێ سەر نەکەوێ تورکیا بە دەرەجە یەک زەرمەند دەبێت یە بۆیە لەسەر هەموو لایەکە ئەمڕۆ هەنگاوی خۆی بنا و بەتایبەتیش دەوڵەتی تورکیاوە ئاماژەمان پێدا ئەو کۆمیسیۆنی کە خۆی ئاماژەی پێداوە لە پەرلەمانە دەبێت دروست بکرێ و تەنها هەنگاوەکان بە وتار کافی نییە بتوانێت ئەو پرۆسێ بەرەوە کردداری ئەوێ وەک چۆن کورد بە کرددار سەلماندی هەر لە پەیامەکانی ڕێبەر ئۆجەلانەوە لە بەستنی کۆنگرەی دوانزەوە هەڵوەشانەوەی پارتی کرێکەرانی کوردستان و پرۆسەی مەراسیمی لە ناوبردننی چەکەکان ئەمانە هەمووی هەم بە گوتار و هەم بە کرددار سەلمێنرا ئەم ڕۆژ ئەبێ دەوڵەتی تورکیا بە کردداربی سەلمێن تەنها بە وتارێکی سیاسی ئەم پرسە نایەتە سەرکەوتن ئەبێ بە کردداریش وەک ئاماژەمان بەدا لە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلانیش ئەگەر بێت و ئەم پرۆسێ بمانێ و بگاتە سەرکەوتن و ئەنجامگیر بێ یان بگاتە پرۆسە تا ئێستا هەر هەنگاوەکان بوو ینی هەنگاو نراوە بەڵام ئەگەر بمانێ بگاتە پرۆسە و ئیشی لەسەر بکرێ دەبێ زەمینەی یاسایی و سیاسی بۆ فراهەم بکرێ بێگومنە ئەو زەمینە یاسا و سیاسیە ئەبێ لە ناو پەرلەمانە بکرێ و دەسەڵاتی حکومت ینی هەم ئێمە بیرمان نەچێ حکومت ڕووکەشی حکومەتی دەوڵەتی تورکیا و لە پاڵی ئەوەشەوە دەوڵەتی قوڵیش و ئەوەی بینیمان سەرەتا لە دەوڵەتی قوڵەوە ئەم دەست پێشخەری بڵێن پرسی ئاشتی کرا دەستی پرسی ئاشتی هێنا بۆیە لە ئێستادا بەڕاستی ئەوەی کە ئێستا ئەرکەکە کەوتۆتە سەر شانی تورکیا پێم وایە کورد ئەوەی لە توانای بوو ئەوەی لە سەرشانی بوو بە زیادیشەوە کردی ئەمڕۆ لەسەر تورکایە ئیتر ئێمەش بەو هیواین کە تورکیا ئەو هەنگاوی خۆی بنە و لە بەرامبەر ئەو حەزەکەم یەک ئاماژە بێ خاڵێ بدەم لە کۆتاییدا ئەوەی ئەگەر خەڵکێ ینی هەڵوێستێکی هەبووە یاخود کاردانەوەیەکی هەبووە بەرامبەر بەم پرسە لە ناو باشووری کوردستانە بە تایبەتی
چ لە ڕووی ڕخنەیەوە چ لە ڕۆی نیگەرانی خەڵکەوە بە هەردوو دیوەکەی باسی ئەوە ناکەم کە هەندێک بە زمانی زبر و تومەتی ناڕەوە ئەبەخشێتەوە ئەوانە ئەزانین کە کەسانێکی ئاڕاستەکراون و بە ئامانج ئەم کارە ئەکەن وەکو کەرەستەی شەڕی تایبەت ئەمە بەکارە ئەهێنن ئێمە قسەمان لەسەر ئەوانە نییە و کاتی خۆشمان وەکو ڕێی خۆم نە کاتی خۆم و نە بیری خۆم و سەحەتی خۆم بەوانەوەی نەکەم بەڵام ئەوانی کە وەکو ڕخنە ئەگرن یان ئەوانەی نیگەران لەوەی حەقیان ئەبێ حەقیان پێ بدرێ بەڕاستی لەبەر ئەوەی هەم من بە دڵخۆشیش ئەیبینم کە ئەو ڕخنە و نیگەراننی یەک نیگەرانی ئەوە ئەسلمێنێکەوە بەڕاستی گەلی کورد زۆر هیوای بەو حرەکەتەیە زۆر هیوای بەو بزنەوەیە زۆر هیوای بە گەریلەیە بە تێکۆشانی گەریلەیە بۆیە بە ڕزگارکەری خۆی ئەیبینێ بۆیە ئەگە نیگەرانیەکیش بێ حەقی خۆیانە و ئەو نیگەرانش لە ئەنجامی ئەوەی هێشتان لە سیاست و تاکتیکی ئەو حرەکەتە تێنەگەشتون لە ئەدەبیات و زهنی ئەو حرەکە تێنەگەشتون بۆیە ئەگەر نیگەرانیش بن هەر حەق بەخۆیانەوە ئەوانشی ڕخنە ئەگرن ئەبێت زۆر ئێمە بە خۆشبەختانەوە ینی ببینین گەلەکەمان کەسانێکی وای تایە ینی خەڵکێکی وان کە توانێت ئاستی ڕخنەگرتنیان هەیە و ئەم بزوتنەوەش بەڕاستی لەسەر بن ئێمە کە ئەدەبیاتی ئەم بزنەوەی ئەخوێنینەوە ئەبینی لەسەر بناغی ڕخنە و ڕخنەداین دامەزراوە و دواپەیامی ڕێبەر ئۆجلانیش کە ئاماژێ پێدا وتی من بە دڵێکی زۆر گەورەوە چاوەڕێ ڕخنە و پێشنیارەکانتانەکەم بۆیە ینی من وەکو خودی خۆم زۆر دڵخۆشم بە خەڵکەکەی خۆمان زۆر دڵخۆشم بە گەلی کورکەوە توانی ویانە بگەنەوە ئاستەکە گەلێکی وشیارن هێشتان سەرباری ئەو هەموو ناهەمەتانەی کەوا بەسەرگەلی بە تایبەتی گەلی باشوور کە ئێستا ئەبینیم لە بواری ئابووری شایانی بەڕاستی زۆر تەنگی پێ خەڵچندراوە ینی بەردوخێکە هەم ئابووری هەم کۆمەڵایەتی زەحمەت ئەچێژێ بەڵام لە بەرامبەر ئەوەشدا هێشتان گەلێکە لە پرسیینەتەوەکەیەتی لە خەمینەتەوەکەیانە ینی لە خەمی خوان لە خەمی خاکن لە خەمی نیشتیمان ئەمڕۆ خۆم لە ناو بازارە کە ئاهاتمەوە بینیم ینی مرور بەو گەرمایە بەو بێموچەیە کاری خۆی ئەنجامەدا ینی کەوتی نەگفتوگۆ وتم سیکە ینی ئەگەر ئێمە خەڵکی باشوور ئەگەر وەکو دەسەڵاتدارەکانی بیریان بکردایەتەوە بڕوات بێ لەسەر شەقامەکان یەکتریانە خوارد بەڵام نیشانی ئەمێکە ئێستاش گەلی باشوور کە سەرباری بێموچەیی بێ خزمەت گوزاری هێشتان ئەم یعنی دەسەڵات نییە حکومەتمان نییە بەڕاستی ئێستا حکومەتمان نییە بەڵام وەستانی ئەو یعنی بەردەوامی ژیان و بەو تەنزیمیە ئەوە نیشانی دڵسۆزی ئەو خەڵکەیە بۆ خاکەکەی بۆ نیشتیمانەکەی ئەگینا لە هەر وڵاتێکی تر بێ حکومەتی بێ خزمەت گوزاری بێموچەی ڕوو لە هەر وڵاتێکی تری بکردایە بڕوات بێستا تەختی بەسەر یەکەوە نەمابوو بەڵام تەمەشاکەی ئەمە ئازایەتی ئەو حکومەت و دەسەڵاتە نییە ئەمە ئازایەتی ئەو گەلەیە خۆشەویستی ئەو گەلەیە بۆ خاکەکەی بۆ نیشتیمانەکەی کە تا ئێستا سەرباری ئەو هەموو نەهامەتانی کە ڕوبەڕووی ئەبێتەوە هێشتان خۆی ڕاگرتو و بێگومانیش ئەو نەهامەتانی بەسەر گەلی باشوور هادێ بەڕاستی لەو قەیرانی ئابوووریە هەمووی دەستی داگیرکاری لە پشتەوەی هەمووی ئامانجی ئەوەیە کە ئێوێ ئەم ستاتۆیە کە هەیە ئەم حکومەتی هەرێمە لە ناو بچێ ئەوەشی کە ئێستا ڕاگرتووە دەسەڵاتەکەی نییە خۆشەویستی ئەو خەڵکەیە لەبەرەوە دەستکەوتی گەلە دەستکەوتی ئەو هەموو خوێن و خەبات و تێکۆشان و قوربانیە کە ئەمڕۆ گەل بەدەستی هێناوە